سڵاوتان لێبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێیەکەم. ڕۆژی سێشەممە ئەنجومەنی دەوڵەتی عێراق بە ئامادەبوونی دوو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دەربارەی داهاتی نانۆتی هەرێم کۆ دەبێتەوە. بە بەهای زیاتر لە 38 ملیار دینار لە دەڤەری ڕاپەڕین 110 پرۆژە لەسەر بودجێی پەرەپێدانی پارێزگاکان و دەیان پرۆژە لەسەر بودجێی وەبەرهێنان و وەزارەتەکان جێبەجێکرێت. ئیدارەی کەرکووک لە ماوەی ساڵێکا دەیان پرۆژەی خزمەتگوزاری لە پارێزگاکە جێبەجێ کردووە. پارێزگاری کەرکووک ئەڵێت ساڵی 2026 شۆڕشێکی خزمەتگوزاری ئەنجامێن. بەهای تمەن بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەیەکی زۆری تۆمار کردووە. دیناری عێراقیش بەرامبەر بە دۆلار ناجێگیرە. وەکە زانین یەکلاکردنەوەی پرسی داهاتە نانۆتیەکانی هەرێم و ئەو ناکۆکیەی نێوان هەولێر و بەغا هەبوو لەسەر ئەو پرسە خرایە ئەستۆی ئەنجومەنی دەوڵەت لەبارەی کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت و بڕیاردان لەبارەی داهاتی نانۆتی هەرێمی کوردستان. پەیامنێری کورساد نیوز ئاشکرای کردووە لەسەر داوای ئەنجومەنی دەوڵەت ڕۆژی سێشەممە بانکێشتی دوو ڕاوێژکاری یاسایی ئەکرێت کە یەکێکیان لە وەزارەتی دارایی هەرێم و ئەوی دیکەش لە وەزارەتی دادی هەرێمی کوردستانەوە بێت. بڕیارەکە بۆ جۆرەیەکە ڕۆژی سێشەممە ئەنجومەنی دەوڵەت بە ئامادەبوونی ئەو دوو پسپۆڕە یاسایی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ دەربارەی راپۆرتی لیژنە یاساییەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەکەن هەوڵ ئەیەن ڕوونکردنەوەی خۆیان دەربکەن. بەو پێش ئەگەر بۆ ڕۆژی سێشەممە ئەنجومەنی دەوڵەت نەیتوانی بەر لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ڕوونکردنەوەی خۆی دەربکات ئەوە دەرکردنی ڕوونکردنەوەکە دوا ئەخرێت بۆ ڕۆژی چوارشەممە و بە ئامادەبوونی 17 دادوەری گشتی و بە کۆی دەنگ ئەنجومەنی دەوڵەت ڕوونکردنەوەکەی خۆی ئەخاتە ڕوو. باباسی شاڕەی بابانتان بۆ بکەم. کارکردن لە شەقامی 100 مەتری سلێمانی کە بە شاڕەی بابان ناسراوە بەردەوامە. شەقامەکە لە تاسڵوجە دەست پێ ئەکات و لە عەربەت کۆتایی پێدەت. 177 کارەکانی پرۆژەکە تەواو بووە. دوو پرد کاری لەسەر ئەکرێت لە ئێستاە و لە 5 ئەندەرپاسیش 4یان تەواو بووە. وتەبێژی شارەوانی سلێمانی ئەڵێت کارکردن لە پرۆژەکە بەردەوامە هیچ کێشەی موچە و بودجەیان نییە. موچەنە هەڵبەتە بودجە بۆ پرۆژەکە. هاوڵاتێکیش قسە بۆ بڕوا بەهادی نەکات ئەڵە شەقامێکی جوانە دڵمان زۆر پێی خۆشە شارەکەشی زۆر جوان کردووە. ئامێرەکانی شارەوانی سلێمانی و کۆمپانیا خۆماڵیەکەی سلێمانیە بەردەوام کار لە شەقامی 100 مەتری سلێمانی دەکەن تا شاڕەی بابان بکەنە وەرچەرخانێکی نوێی وەبەرهێنان لە شارەکە. تا ئێستا لە 177 کارەکانی شەقامی 100 مەتری تەواو بووە. لە کۆی 34 کیلۆمەتر 27 کیلۆمەتری قیرکراوە. کاریش لە دوو پردی گەورە دەکرێت و 4 ئەندەرپاسیش تەواو بووە. شەقامی 100 مەتری کە ناسراوە بە شەقامی شاڕەی بابان یەکێک لە پرۆژە گرنگەکانی شاری سلێمانی کە بە تەواوبوونی خزمەت بە شاری سلێمانیەکە ئەم پرۆژەیە لە ئێستادا کارکردن تیا بەردەوامە وەکو بودجە هیچ کێشەیەکی بودجەی نییە. دەستخۆشی و هەم بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و هەم بۆ کۆمپانیای جێبەجێکار و هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەتوانم بڵێم هاوکارن لەوەی کەوا کارەکان زۆر بە خێرایی جێبەجێکرێ و جێگەی دەستخۆشی و خۆشحاڵی ئەم پرۆژەیە بۆ ئەم شارەمان. شەقام استراتیژیەکە لە تاسڵوجەوە دەست پێ دەکات و لە عەربەت کۆتایی دێت. چەندین گەڕەکی سلێمانی پێکەوە دەبەستێتەوە. جگەلەوەش قەزا و ناحیەکانیش دەتوانن سوودی لێ ببینن. کارێکی باشە زۆر باشە بەڕاستی قەڵەباڵخی ویستیحام و جەنجاڵی ناوشاری کەم کردوتەوانێ و شتێکی شەقامێکی زۆر جوانیشە دڵیشمان پێی خۆشە الحەمدلەوەکو خەڵکی سلێمانی بەڕاستی کارێکی زۆر باش و دەستخۆشیان لێکم هیوادارم بەردەوام بن و خی گەورە سەرکەوتویان کە ئیشی ئاوا بەڕاستی هەم شار جوانەکە و هەم خەڵکی بیانی ژێ ئەیبینێ شتێکی زۆر جوان و ڕێک و پێکە.
پرۆژەکە 7 یەکتر بڕ و 5 ئەندەرپاس و ئۆڤەرپاسێک بە درێژەی 500 متر لە خۆ دەگرێت. بڕیار وایە قۆناغی یەکەمی پرۆژەکە تا مانگی نوێی ساڵی 2026 تاو بکرێت. گەر ساڵێکی دیکە بیتە شەقامی 100 مەتری سلێمانی ئەوە لە جیاتی ئەو ئامێرانی کە ئێستا کار بە تەواوکردنی دەکەن ڕێگایەکی تەواوکراوی بێوێنە دەبینیت کە وەک سەرۆکایەتی شارەوانی سلێمانی دەڵێت کاریگەری گەورەی لەسەر فراوانبوونی شار و کەمکردنەوەی قەرەباڵخی لەسەر سەنتەری شاری سلێمانی دەبێت. ڕوابادین کورساد نیوز سلێمانی. بە بەهای 38 ملیار و 500 ملیۆن دینار سەودە پرۆژە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە دەڤەری ڕاپەڕین جێبەجێکرێن. بە تەواوبوونی پرۆژەکان گرفتی خزمەتگوزاری لە سنوورەکە بە تەواوەتی کەمە بێتەوە ئاوەدانی زیاتر بەخۆیەوە ئەبینێت. ئەو پرۆژانە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان جێبەجێکرێن. جگە لەوەش دەیان پرۆژەی خزمەتگوزاری دیکەش لەسەر بودجەی وەبەرهێنان و وەزارەتەکان لەو سنوورە ئەخرێنەگەڕ. دیمەنی کارکردنە لە چەندین پرۆژەی خزمەتگوزاری دەڤەری ڕاپەڕین بە بەهای 38 ملیار و 500 ملیۆن دینار 110 پرۆژە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە دەڤەری ڕاپەڕین جێبەجێ دەکرێن. بە تەواوبوونی پرۆژەکان گرفتی خزمەتگوزاری لە سنوورەکە بە تەواوی کەم دەبێتەوە و ئاوەدانی زیاتر بەخۆیەوە دەبینێت. ئەو بودجەی کە لە دێتە لای ئێمە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە کە بڕێک لەو بودجێ بەر ئیدارەی ڕاپەڕین دەکەوێت. ئیدارەی ڕاپەڕینیش بە پێی ژمارەی دانیشتوان بەسەر وەحدە کارژێڕەکاندا دابەشی دەکات. ئەو پرۆژە کۆنەکان بە بەهای 19 ملیار و 225 ملیۆن بوو کە 50 پرۆژە بوو. لەو 50 پرۆژەی 20 پرۆژەی تەواو بووە. 21 پرۆژەی لە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیەکان جێبەجێ دەکرێت کە بەشێک لە کۆمپانیەکان پرۆژەکانیان وەرنەگرن ناچاری بە ڕاستەوخۆ جێبەجێ دەکەین و نۆ پرۆژەش وەستاوە ئێستا کاریان ناکرێت بەهۆی نەبوونی نەختینە. سەبارەت بە بودجەی تازە بۆ 2025 ئیدارەی ڕاپەڕین 19 ملیار و 225 ملیۆنی بەرکەوتووە. لەو 19 میلیارە دابشکرا بەسەر 68 پرۆژی جۆراجۆری بچووک و گەورە مامناوەند کە ئێستا لە مەراحلی لە مەرحلەی چێکردنەوە و ئیعلانکردنی ئەو پرۆژەیە داین بە تەکیدی ئەم پرۆژانە پرۆژێکی گرنگن و بەهاکەشی بەهایشی باشە و ئەگەر بێت و دەست بەکار بێ ئەم پرۆژەیە کۆمپانیاکان دوودڵ نەبن لە وەرگرتنی تەندەرەکان بە تاکیدی خزمەتێکی زۆر باش و بەرچاو بە سنوورەکە دەگەێنێت. کارکردن و دەستپێکردنەوەی پرۆژەکان لە دەڤەری ڕاپەڕین هیوایەکە بۆ باشکردنی دۆخی خزمەتگوزاریە گشتیەکان و جێبەجێکردنی بەشێک لە داواکاریەکانی دانیشتوانی ناوچەکەشە. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەو ساڵ کۆمەڵە پرۆژەیەکی جوانی هەبوو بۆ دەڤەرەکەمان بە تایبەتی ئەو جادە چلمەتریە ئەو چلیەی کە دەچێتەوە بۆ سەرکەبکان و بۆ ئەو ناوەی بۆ گەڕەکی چوارچرا ئەو شێستەی سەرێ ئەو تۆڵانانە ئێرانە ئەو پێنجگەڕەکانە بەڕاستی جێی دەستخۆشینە دەمێک بوو یعنی ئەو خەڵکە لە ناو چاڵ و چۆڵیدا بوو بە زووترین کات ئەو کۆمپانیا پێیوە هەستاوە و لەو کات و ساتەی داوە جێگای دڵخۆشیە بۆ ئەو خەڵکەی کە لەو قەیرانەیدا لەو کاتەیدا حکومەت ئەو پرۆژەمان بۆ دەکا. ئەم پرۆژانە دەبێت تەمای ئەوەی کە شارەکەمان بەرەو پێشەوە بچێت و بچێتە دۆخێکی تر و سەرکەوتوو بین لە بواری جاجیادا. ئەوەی کە هەیە ئەمڕۆکانە ئەم پرۆژانە سیمایەکی باشتر و جوانتر بە شارەکەمان دەبەخشن بۆیە ئەمە مای دەستخۆشیە بۆ هەموو لایەک. جگە لەو پرۆژانەی لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان جێبەجێ دەکرێن دەیان پرۆژەی خزمەتگوزاری دیکەش لەسەر بودجەی وەبەرهێنان و وەزارەتەکان لە سنوورەکە کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستادا دەیان پرۆژەی خزمەتگوزاری بە بەهای ملیاران دینار لە دەڤەری ڕاپەڕین چوونەتە بواری جێبەجێکردنەوە. بە تەواوبوونی ئەو پرۆژە خزمەتگوزاریانە سنوورەکە لە ڕووی ئاوەدانی و خزمەتگوزاریەوە دەچێتە قۆناغێکی نوێ و پێشکەوتنی زۆر بەخۆیەوە دەبینێت. خالید ئەحمەد، کورساد نیوز، دەڤەری ڕاپەڕین.
شەشەمین پێشانگای نێودەوڵەتی و بەرهێنانی خانوبەرە لە هەولێر هەفتەی ڕابردوو کرایەوە ئەمڕۆ کۆتاڕۆژیەتی 280 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی لە 16 وڵاتی جیهانەوە بەشداریان تیا کردووە کە ئامانجیان ڕەخساندنی دەرفەتی نوێی گشتگیرە لە بواری بەرهەمهێنانی خانوبەرە و یەکەی نیشتەجێبوون بەشێک لە گەورە کۆمپانیا بیانیەکانی 16 وڵات لەوانە تورکیا، ئێران، یۆنان، عمان، ئیمارات، لوبنان، ئوردن، سعودیا، ئەڵمانیا، چین، ئیتالیا و کەنەدا و چەند وڵاتێکی تریش بەشداریان کردووە. پێشانگاکە لەم ماوەیە پێشوازی لە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و بازرگانان و هەروەها وەبەرهێنەران کردووە. ئەمانەیە گفتوگوی زیاتر بکەین دەربارەی ئەو پێشانگایە کە لە هەفتەی ڕابردووەوە لە هەولێر بەردەوامە ئەمڕۆ کۆتاڕۆژیەتی بۆ مەبەستەجەچینە لای پەیامنێرمان قارەمان جەوهەر. قارەمان سڵاوت لێ بێ باسێکی پێشانگاکەمان بۆ بکە. ئایا ئەو کەسانە کە بەشدارن ڕازین لە بارودۆخی سەردانکەران و توانیویانە سەرنجی بیانیەکان بۆ کەرتی خانوبەری هەرێمی کوردستان ڕابکێشن؟ زریان ئەو کاتت باش وابزانام هەواڵەکەت ینی کەمێک بە ئەوە خوێندەوە پێشانگاکە کۆتایی پێات ئەوەی خانوبەرە، بەڵام ئێستا کەمە قسە دەکەم لە پێشانگای بازرگانی و بەرهەمە ناوخۆییەکان. دیارە لەو پێشانگایی کە باست کرد ژمارەیەکی زۆر لە گرێبەست ئەنجامدرا بە تایبەت لە نێو وەبەرهێنەرانی ناوخۆیی و بەشێک لەو وەبەرهێنەرانەی کە لە وڵاتانی عەرەبی و تورکیا هاتبوون لە هەرێمی کوردستان بڕیاروایە پرۆژە ئەنجامدەن بە تایبەت لە بواری وەبەرهێنان و کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان. ئەنی لە کۆتاڕۆژ بەشێکی زۆری کۆمپانیا ناخۆیەکان ئۆفەر و دەست پێشخەریان هەبوو بۆ کڕیارەکانیان، نرخەکانیان داشکانی بۆ کردبوون بە تایبەت لەو شوقەویەکانی کە دروست کراون و تاواو کراون و بەشێک لەو پرۆژانەی کە تا ئێستا کارکردن تیاندا بەردەوامە و دەرفەتی فرۆشتنیان هەیە. بەڵام ئێستا من لە یەکێک لە پێشانگاکانی ترم کە لە هەولێر بەڕێوە دەچێتن. دیارە ئەمەش کۆتاڕۆژی پێشانگاکەیە کە پێشانگاکە تایبەتە بە بواری بازرگانی و کەلوپەلی خۆراک بە تایبەت کەلوپەلی خۆراکی ناوخۆیی. ئەمڕۆ هەرچەندە دوا ڕۆژی پێشانگاکە ینی چاوەڕوان دەکرێت تا نزیکی سەعات 12 پێشانگاکە بەردەوام بێتن، بەڵام دەبێ ئاماژە بۆ بکەم زریان ئەوەیە کە ئەنی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تاوەکوی ئێستا ئەنی بە سەدان تۆن کەلوپەلی خۆراک و پێداویستیەکان لێرە فرۆشراون. یەکێک لە مەرجەکانی بەشداری پێکردنی کۆمپانیاکان و ئەوانەی کە لێرە بەشدارن ئەوە بووە کە دەبێت نرخەکانیان بە نرخی پاڵپشتی کراوە بێ، واتە ئەو نرخانەی کە لە کۆگاکان دەیفرۆشنەوە بە شوێنەکانی تر هەمان ئەو نرخانە بێت کە لێرە پێداویستیەکان یاخۆت ئەو خۆراک و کەلوپەلانەی کە خستیانەتە ڕوو دەبێت بەو نرخانە بیفرۆشنەوە. نزیکەی 150 کۆمپانیا بەشداریان کردو لەگەڵ ژمارەیەک لە کارگەی ناوخۆیی کە بەروبوومی ناوخۆیی بەرهەم دەهێنن و بەشێک لە کارگەکان لە هەرێمی کوردستان بەروبوومەکانی خۆشیان هەناردەی بەشێک لە وڵاتانەوە ناچانە دەکەن کە پێداویستەکانیان بە تایبەت تێدا ساغ دەکرێتەوە وەکو بازار. ئەمانە ینی نزیکەی 150 زیاتر لە 80 کۆمپانیان یاخود کارگەیان ناوخۆیی بوون کە لە هەرێمی کوردستان بەرهەمەکانیان بەرهەم دەهێنن و دەیفرۆشنەوە، بەڵام ئەوەی کە هەیە بە نرخی پاڵپشتی کرا و هی ئێوەیە ئێرە دەتوان قسەمان بۆ بکەن ئێوە چ بەروبوومێک دەفرۆشن لێرە ناوخۆیە بەروبوومەکانتان؟ بەخێر هاتن سەر چاوانم. ئێمە وەکو خۆماڵی کەش لە شاری هەڵەبجەوە بەشداریمان کردو لە فستیڤاڵ لە پارکی شانەدە لە شاری هەولێر. ئێمە بەرهەمە خۆماڵەکان بەشدارین کە لە شاری هەڵەبجەوە جیازێکی ڕاشیمان هێناوە ڕاجی 100% دروست دەکەین تەحینی کونجی بڵین و بە بنێشتە کوردیەکە کە لێرە ڕاستەخۆ بنێشتە کوردی ئەسڵی خۆماڵەکە بۆ خەڵک دروست دەکەین. ڕێژەی کڕیارتان چۆن بوو ینی پێشوازیکردنی خەڵک؟ وەڵاهی لە چاو ئەوەی کە چۆن بڵین بێمەعاشیە و خەڵک زروفی کەمێک باش نییە بەتوانین بڵێن باشە. زیاتر ئێمە کە ئەم فستیڤاڵانە کە ئەکرێتەوە زیاتر وەکو ناسانی بەرهەمەکانە. نرخەکانتان دابەزێنن بە بەراورد بە پێشووتر؟ ڕاستی ئێمە ئەگەر سێری بکەین ئێمە وەکو ناساندن دین، لێرانە ئێمە وەکو خۆمان نرخ زیاد ئەەکەین نەکەمیشی ئەەکەینەوە، چونکە زیاتر تاوەکو ڕادێکی زۆر مڕعاتی خەڵکەکەین، ینی خەڵکێکی زۆر مڕعاتمان کردو و نرخەکانمان بۆیان دابەزانوە، بەڵام وەکو زیادکردن بە شێوە زیادی ناکەین لە چاو بۆ من نرخی کەپرەکان و بەشداریکردنی فستیڤاڵەکە خزمەتانین. بەڵێ زریاخانەوەی کە ئەمە یەکێک بوو لەو کۆمپانیانەی یاخود ئەو کارگانەی کە لە پارێزگای هەڵەبجەوە هاتوونە، لەگەڵ ئەوەش کە
ژمارەی سەردانیکاری یاخود ئەوانەی کە دێن بۆ فستیڤالەکەش زۆرە بەتایبەت لەگەڵ ینی ئەوەی کە کەش و هەواکە کەمێک فێنکتر بێت لە گەرمایەکان کەمتر بێتن سەردانیکردنی هاوڵاتیانی زیاتر دەبێت بۆ ئەو شوێنە ئەمڕۆ کۆتا ڕۆژی ئەم پێشانگایە کە پێشانگای بازرگانی و بەرگبوومە ناخۆییەکانە لەگەڵەوەش ئەو پێشانگایی کە باست کرد پێشانگای بینەسازی و خانوبەرەش لە هەرێمی کوردستان لە هەولێر کۆتایی پێات کە شەشەمین پێشانگا بوو ئەوەی کە لە دەرئەنجامی پێشانگای بینەسازی باس کراوە ئەوەیە کە ژمارەی سەردانی کاران زۆر بووە و ژمارەیەکی زۆر گرێبەست ئەنجام درراوە لەگەڵەوە شەو پێشانگایەکی ئێستا مەقسەی تێدا دەکەم ژمارەیەکی زۆر کۆمپانیای ناوخۆیی و بیانی بەرهەمەکانی خۆیان فرۆشتووە بە نرخی پاڵپشتی کراو کە زیاتر لە 150 کۆمپانیا دەبن کە بەشی زۆریان کارگە و کۆمپانیای ناوخۆی نەکە بەروبوومەکان لە هەرێمی کوردستان بەرهەم دێنێ. سپاس قارەمان جەوهەر پەیامنێرمان لە هەولێر بێگومان ئەوەی کە بینیمان قارەمان لە شوێنی فێستیڤاڵێکی ساختکردنەوەی بەروبوومە ناوخۆیەکان فێستیڤاڵێکی بازرگانی بوو کامڕۆ کۆتا ڕۆژیەتی و بینیمان کە ژمارەی سەردانیکەرانیش بەرچاو بوو ماندوو نەبی قارەمان سپاس. ئەچینە کەرکووک ئیدارەی کەرکووک لە ماوەی ساڵێکا دەیان پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێ کردووە کە ڕۆڵیان هەبووە لە بەرەو پێشبردننی ئاستی خزمەتگوزاریەکان. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک ئەڵێت بۆ ساڵی 2026 شۆڕشێکی خزمەتگوزاری لە کەرکووک ئەنجامێن ژێرخانی ئابووری شارەکەش زیاتر بەرەو پێشەوا بن. ئیداری کەرکووک بە ئەجەندایەکی پڕ لە خزمەتگوزاری لە ماوەی نزیکەی ساڵێکدا دەیان پرۆژەی لە کەرکووک جێبەجێ کردووە. پرۆژەکانی ئیداری کەرکووک لە ماوەی ئەو ساڵەدا ئاستی خزمەتگوزاریەکانی لە کەرکووک بۆ پێشەوە بردووە. پارێزگاری کەرکووکیش دەڵێت بۆ ساڵی داهاتوو بە پلانێکی گەورەترەوە درێژە بە کاروانی یاوەدانکردنەوەی کەرکووک دەدەن. توانم بڵێم لە ساڵی 2026 ئەو ساڵە دەبێت کە شۆڕشێک لە خزمەتگوزاری دەکەین کە جیاواز بێت لەم ساڵی کە کردمان کە ئەم ساڵیشەوەی ئەنجاممان داوە بۆ کۆمەڵانی خەڵکی بەجێهێڵین کە چیمان کردووە لەم شارە لە دوای نزیکەی 10 ساڵ لە مەحرومکردنی خەڵک لە بێبەشکردنی خەڵک لە خراپی ئیدارە لە خراپی پرۆژەکان ئێستا کە پرۆژەکانی ئیدارە بەبێ ئەوەی کەوا بودجەمان نییە بەڵام گەشتووەتە زۆربەی گەڕەکەکان واروەها گەشتوەتە قەزا و ناحێ و گوندەکان بەرنامەی باشماندانەوە بۆ ڕێگاوبان بۆ پرۆژەی ئاو بۆ پرۆژەی کارەبا و بۆ پردەکان تەسەورەکەم ئەوەی کە دامان ناوە لە 26 وەکو ئاماژەم پێی کرد شۆڕشێک دەبێت کە هەرگیز کەرکووکەکان نەیانبینی بێت. ئەندامێکی لیژنەی یاوەدانکردنەوە لە ئەنجومەنی پارێزگاش دەڵێت سەرباری بایکۆتی چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا خزمەتیان گەیاندۆتە کەرکووکیەکان. ساڵانی ڕابردوو سەردەمی ئیدارەکانی پێشووە بودجەی زۆر زەبەلاح لە بەردەسی ئیدارەی خۆجێیی شاری کەرکووکا بووە. خۆزگە ئەخوازین کە نیوەی ئەو بودجێنەی ساڵانی ڕابردوو لای ئێمە بواە بۆی بیسەلمێنین کە ئەم ئیدارەیە چ نیەتێکی هەیە لە بواری خزمەتگوزاریە. لە هەموو بوارەکانە لە بواری ژینگەیی پلانمان هەیە پرۆژەی زۆر گەورەمانەیە بواری ئاوەدانکردنەوە لە کۆنکریتکردن و لە فراوانکردنی شەقامە سەرەکیەکان لە بواری پەروەردەیە لە بواری کەرتی تەندروستی ئەمە کە زۆر گرنگە ئێمە پلانمان هەیە بۆ ئەو بابەتە پێم وایە لە دوای سەری ساڵەوە ئیتر خەڵک بە چاوی خۆی ئەمانە هەموویە بینێ. کەمنینە و پرۆژانی لە ساڵی 2025 لەسەر دەستی ئیداری کەرکووک جێبەجێ کراون. بۆ ساڵی 2026 ئیداری کەرکووک پلانی هەیە دەیان پرۆژەی استراتیژی نوێ لە سێکتەرە جیاوازەکانی خزمەتگوزاریدا لە پارێزگای کەرکووک بە ئەنجام بگەیەنێت. ئیداری کەرکووک بە پێی پلانێکی ورد بەردەوامە لە خزمەتکردنی کەرکووک پرۆژەکانیشی لە ماوەی ڕابردوو ژێرخانی ئابووری شارەکان بۆ پێشەوە بردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. کە باسی ژێرخانی ئابووری وڵاتێکەکەین بێگومان گواستنەوە جادەوبان یەکێکە لە کەرتە گرنگەکانی یەکێکە لە ژێرخانە گرنگەکانی هەر بەشێکی ئابووری بتوێ پەرەی پێبەی پێویستت بەوەیە کە ژێرخانی گواستنەوەکەت ژێرخانی جادەوبانەکەت بەهێز بێت و بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی بێت. لە هەرێمی کوردستان لە زۆر شوێن ئێمە ئەو کێشەیەمان هەیە لە دوای ئەوەی کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە کەرکووک
6 کەس گیانیان لەدەستا و 3 تریش بریندار بوون بێگومان لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەمە ڕوویداوە. پارێزگاری کەرکووک بڕیاریدا ڕێگەوبانەکان ڕێگەوبانی ینی پشتێنەی کەرکووک نۆژەم بکرێتەوە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی کەرکووک ئەڵێت زۆرینەی ڕووداوەکانی هاتوچۆ لە شاری کەرکووک لەسەر ڕێگەی پشتێنەی کەرکووک ڕوئێن. هاوڵاتیانی شارەکەش داوا ئەکەن کامێرای تۆمارکردنی تیژڕۆیی ئۆتۆمبیل لە شەقامە گشتیەکاندا زیاد بکرێن بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ڕێگای پشتێنەی کەرکووکە هاتوچۆی زۆرینەی پارێزگاکانی عێراق بەسەر ئەم ڕێگایەوەیە. زۆرترین ئەو ڕووداوە هاتوچۆیانەی لە سنووری کەرکووک ڕوودەدەن هەر لەسەر ئەم ڕێگایان. دوای ئەو ڕووداوە هاتوچۆی بووە هۆی گیان لە دەستدانی 6 کەس و برینداربوونی 3 کەسی تر. پارێزگاری کەرکووک بڕیاریدا بە زووترین کات کار لە نۆژەنکردنەوەی ڕێگای پشتێنەی بکرێت. جگە لە نۆژەنکردنەوەی ڕێگا سەرەکیەکانی هاتوچۆ، شۆفێران و هاوڵاتیان داواکارن بۆ کۆنتڕۆڵکردنی هاتوچۆی ڕێگاکان حکومەت کامێرای تۆماری تیژڕەوی دابنێت. لێرە شەو نییە، یعنم ڕۆژێ من نایەم بۆم دوکانم ئەگە گوێم لە حادیسێ نەبێ ئیلا یان ڕۆژ نەڕۆژێ ئەتر هەر حادیسار هەیە بێ حادیزە نابێت لێر لە تازەوە هەتاکو شوێراو نییە هەموو ڕۆژێ دامێ بڕابکەوە تا لێ جاداکە شکاوە من هەنێ جار خۆمە ڕۆم بسوڕێمەوە لەبەر تاسەکە سیارەدا لە سیارە هەر عمودێکی هەتای ساکە سێ سیارە بەسدایەتی لە عمودەکە. سەردەمی داری پێشووە ئەم شەقامە سەرکیانی کە بە ڕێی سلێمانی هەولێر و حەولەکەی ڕێگای کەرکووک بەغا ناسراوە تاسی وای تایە ما تووشی خەڵک تووشی ماڵوێرانی دە بەتابەتی لە شەوانە هیچ گوڵەبێکی لێنەوە. بەڵام ئێستا لە سەردەمی بەڕێز ڕێبەرتەها پارێزگاری کەرکووک کاری باشی کردووە شەقامەکانی ڕووناکردێتەوە سەرەڕای ڕووناکردنی و شەقامەکان ئێستا ئەو تاسانە بە چاوە بینیرێت و بەڕێز پارێزگاری کەرکووک ئینشەڵا داوایشی هاوڵاتیان و ئێمەش ئەوەیە کە ئەم شەقامانە چاک بکات. بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی عێراق ئاشکراکردنی ئاماری ڕووداوەکانی هاتوچۆی لە بەڕێوەبەرایەتەکانی پارێزگاکان قەدەغە کردووە. بەڵام وتەبێژی هاتوچۆی کەرکووک نایشارێتەوە کە زۆرترین ڕووداوی هاتوچۆی سنووری کەرکووک لەسەر ڕێگای پشتێنەی ڕوودەدەن. ئەگەر کامێرەی چاودێری بێت یاخود کامێرەی تیژڕەوی ئەوە لە 100% من گرێتیت پێدەم وەزعەکە گۆڕدرێ ڕووداوی هاتوچۆ زۆر کەمە بێتەوە خەڵک پابەند دەبێت بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. گەورەترین نمونە ئەوەی کەوا لە سلێمانی هەولێرەوە دێ بەر و کەرکووک بەر لێ بگاتە سنووری کەرکووک ئەبینی خوارەوەی 100 لێخورێ کە ئەگاتە سنووری کەرکووک 160 لێخورێ کاتێک کە ڕایەگرین پێڵێن کاکە بوو ئەڵێ وەڵام من ئەمێ فەرقی ئەو کاتە دەرکەم کەوا من لەوێ نەوەتم لێخوڕی لێرە 160 و 180 لێخڕم بەشکم زووترین کات بگەمە ماڵ. بە پێی زانیاریەکانی کورسات نیوز بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک لە ڕێگەی ئیداری پارێزگای شارەکەوە بە نووسراوی ڕسمی داوایان لە حکوومەتی عێراق کردووە بۆ دانانی کامێرای تۆماری تیژڕەوی لە سنووری کەرکووک. بەڵام هێشتا دیار نییە کەی ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێت. لەگەڵ پابەندەبوونی بەشێکی زۆر لە شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ خراپی و چاڵی ڕێگاکان بۆ هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ دەزانرێت. لەسەر ڕووی هەموو ئەمانەوە دانانی کامێرای تۆماری تیژڕەوی بە چارەسەر دەزانرێت بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. لە باڕاشەکان کە ئاشیشیان پێوترێت ئارد بەرهەمەهێنرێت جا ئاردی گەنم بێت یان هەردانەوێڵەیەکی تر. مام عوسمان هاوڵاتێکی تەمەن 70 ساڵە لە باراشی کەرکووک کارەکات و ئەڵێت بۆ ئەوەی ئەم پیشەیە هەروە پشتا و پشت لە بنەماڵەکە بگوازرێتەوە ون نەبێت حەزەکات کوڕەکانی فێری ئەم کارە بکات. جا لەم بارەیەوە هاوکارمان کاروان محەممەد فیچەرێکی جوانی بۆ ئامادەکردین بابێکەوە بینەری بین. ناو مۆستا عوسمانە کوڕ حاجە سوێدم باپیرم حاجی جەلیل باپیرم 90 ساڵ باوکم 85 ساڵ منش تەما 17 ساڵم
يعني جد بجد أما إيش مانا من لدايك بما أما شواهي للأمان يعني من باوكم بابيرم أما بابيرم سالي 30 سندوة باوكم تقريبا يكتر سندوة سالي 55 إيميش هلا من عليها عاشك إيش كان لدايكم شاو ممكن أشمان هي يعني ما است من عمر محفظة صار أما حفظة صار إيش كملنا إيش كزور خوشوان يعني ما رقم شيء صاور وجنم كتاو بروش أرض جنم أرض جو برينج كلهم لقرم إيش كا حزان هاي لإيشا مش أم إيش زور خوشوان من باوك معنا بابير معنا وازنا ينم زور مرخلع عاشيم يعني أجر مازال بيبل شو لا تنشته أخوه زور مرق عاشم زور كان ما كتاو من هي بروش ساوار أي كتن أي هرن أرض عراقي جنم خوماني أرض جو أرض برنج أرض زرات معنا بابير من معه يعني تقريبا ليش تمن للدنيا هاتما معنا لا معنا استيش كهر روج مستمر ليش بس معنا استراحة أما أنا وسطينا ما وسطي أما أنا إيمي فيربون بردي هي نقارة قايشة يقولون مثلا أرض أي هارن أم إيشاني أم إيش استنى ما وقع لكركوبنا ما بس يما معه لقندية كان هي كم بس كش يشناكا يعني أو دستارة عمري تقريبا 150 سالة باوكم بابيرم أما أويبو هي أم قريب لنا تقريبا عمري 6 سالة أمش قزناغا أما قزناغا أم إيشانا همانا والله يشتم من لدنيا هاتما معنا لا معنا هر يك عمري 15 سالة بين بابيرما قشتي دسمو عراق بازرگانیەکی بەرفراوانی لەگەڵ وڵاتانی جیهان هەیە لە ڕووی قەبارەوە چین و هندستان و ئیمارات سێ گەورەترین هاوبەشە بازرگانیەکانی عراقن پشکی شێر بەرچین کەوتووە بۆ پێی زیاتر لە 132 مامەڵەکانی عراق لەگەڵ چینە لە حەوت مانگی سەرەتای ئەم ساڵ قەبارەی بازرگانی چین و عراق زیاتر لە 26 ملیار و 600 میلیۆن دۆلار بووە کە بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 3.6 کەمی کردووە عراق پێگەیەکی گرنگی جیۆپۆلیتیکی هەیە و لە هەمان کاتیشدا دەوڵەمەندە بە سەرچاوەکانی وزا بەهۆیشەوە بۆ وڵاتانی جیهان گرنگە و ڕۆڵی بازرگانی دەرەکیش لە ئابووری عراقا بەرچاوە. باسێکی بازرگانی دەرەکی عێراقتان بۆ کەم لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵە بەراوردی ئەەکەم لەگەڵ 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو و هەندێک داتا لەو بارەوە خەینە ڕوو بە تایبەتی باسی وڵاتاناکەین کە عێراق بازرگانی لەگەڵ ئەنجامداون دیارە گرنگترین ئەو وڵاتانی کە عێراق بازرگانی لەگەڵ ئەنجامداون ئەگەر لێرە لەسەر چارتەکە ببینین هەروەکو لە هەواڵەکەشا باسم کرد چین لە بازرگانیکردن لەگەڵ عێراقا پشکی شێری بەرکەوتووە بەڵام ئەم ساڵ بەراورد واتان نیوەی یەکەمی ئەم ساڵ 6 مانگی سەرەتای ئەم ساڵ بەراورد بە 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو دابەزینێکی کەمی تۆمار کردووە واتە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 26.6 میلیارد دلار مامەڵەی بازرگانیان کردووە کە ساڵی ڕابردوو 27.6 میلیارد دلار بووە لەگەڵ هندستان کە دووەم گەورەترین هاوبەشی بازرگانی عێراقە دیسانەوە بازرگانیەکەی لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو دابەزینی تۆمار کردووە ئەم ساڵ 16 میلیارد دلار ساڵی
ڕابردوو 18 ملیار و 500 میلیۆن دلار بووە. ئیمارات سێم وڵاتە لە ڕووی بازرگانی قەبارەی بازرگانی لەگەڵ عێراق کە دیسانەوە لەگەڵ ئیماراتیش قەبارەی بازرگانیەکەی دابەزینی تۆمار کردووە 6 مانگی سەرەتایان ساڵ بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو. یەکێتی ئەوروپا لە ڕیزبەندی چوارە مادێ کۆریای باشوور کە تقریبان قەبارەی بازرگانیەکەی لەو 2 ساڵەیە وەکو خۆی ماوەتەوە، بەڵام دیسانەوە لێرەشە هەندێک گۆڕانکاری بەسرا هاتووە ئەم ساڵ هەندێک زیاترە بەراورد بە ساڵی ڕابردوو. تورکیا لە ڕیزبەندیەکانە کە دیسانەوە لەگەڵ تورکیاش قەبارەکەی ینی جیاوازیکی ئەو تۆینی ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو لەگەڵ ئەمریکا، سعودیا، ئوردن و ژاپۆن کە لەگەڵ سعودیا قەبارەی بازرگانیەکەی وەک خۆی ماوە گۆڕانکاریەکی ئەو تۆی بەسەرانە هاتووە 800 میلیۆن دلار بووە. 800 میلیۆن دلار ڕەنگە بە جیاوازیکی بچووکەوە هەر هەمان قەبارە ماوەتەوە و ئوردن و ژاپۆنیش لە ڕیزبەندی کۆتاییان لە وڵاتانە کە لێرە لەسەر چارتەکە هەمانە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. ئەگەر بمانوێت باسی پشکی وڵاتان بکەین لە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ عێراق بەم شێوەیە چین زۆرترین قەبارەی بۆ خۆی داگیر کردووە لە دوای ئەو تورکیا دێ کە لە 19.3 ئاڵوگۆڕی بازرگانی عێراق لەگەڵ تورکیایە، لە 15.7 لەگەڵ ئیماراتە، یەکێتی ئەوروپای 11.9 هەروە کۆریای باشوور و ژاپۆن پێکەوە 6.4 بازرگانی لەگەڵ عێراقیان بۆ خۆیان گرتووە. ئێران 4.5 بازرگانی عێراق لەگەڵ ئێرانە، 4.1 لەگەڵ سعودیایە و لە کۆتاییشە وڵاتانی تر هەموو ئەو وڵاتانی تر کە عێراق بازرگانیان لەگەڵەکە 5.9 نزیکەی 6یان بە خۆیان گرتووە. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە دەربارەی بازرگانی عێراق و هەناردە و هاوردەکەی وەربگرین. ئەگەر بمانێ باسی هاوردەی عێراق بکەین واتە ئەو کەلوپەلانە کە عێراق هاوردەیانەکە زۆر بەرفراوانن لەبەرەوەی کە عێراق ئەتوانین بە تەقریبی بڵین بۆ زۆربەی هەرە زۆری پێویستیەکانی پشت بە وڵاتانە بەستێ وڵا ینی بازاڕێکی بەکاربەرە بۆ وڵاتان و لەو ڕۆژەوە گەر باسی هاوردەکەی بکەین لێرەیە چین دێ کە چین قەبارەی هەناردەی بۆ عێراق 8.89 میلیارد دلارە کە ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو هاوردەی عێراق لە چینەوە زیادی کردووە. هەندستانە کە 1.81 میلیارد دلارە دیسانەوە ئەم ساڵ هاوردەی عێراق لە هەندستانیشەوە بەرزبوونەوەیەکی کەمی تۆمار کردووە سەبارەت بە ئیمارات. هاوردەی عێراق لە ئیماراتەوە ئەم ساڵ بەراورد ینی 6 مانگی سەرەتای ئەم ساڵ بەراورد بە 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو دابەزینی تۆمار کردووە. یەکێتی ئەوروپا لە ڕیزبەندیەکەیە کە لەگەڵ یەکێتی ئەوروپاش ئەم ساڵ زیاتری هاوردە کردووە عێراق لە یەکێتی ئەوروپاوە. کۆریای باشوور دێ لە ڕیزبەندیەکە تورکیایەکێکە لە وڵاتانە کە زۆرترین هەناردەی هەیە بۆ عێراق و ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو نیوەی یەکەمی ئەم ساڵ بەراورد بە نیوەی یەکەم ساڵی ڕابردوو هاوردەی عێراق لە تورکیاشەوە دابەزینی تۆمار کردووە. لە ئەمریکاوە هەر بۆ شێوە هاوردەکەی هاوردەی عێراق دابەزینی تۆمار کردووە. سعودیا، ئوردن و ژاپۆنیش لە ڕیزبەندیەکەیان کە هەر سێ وڵاتەکە عێراق بەرهەمێکی زیاتری لە نیوەی یەکەمی ئەم ساڵە هاوردە کرۆ بەراورد بە نیوەی یەکەمی ساڵی ڕابردوو. بە زانیاری زیاتر وەربگرین باسێکی هاوسەنگی بازرگانی عێراق بکەین لەگەڵ وڵاتان وە کۆتوانین ببینین عێراق لەگەڵ ئیمارات، لەگەڵ تورکیا، لەگەڵ سعودیا، ئوردن و ژاپۆن کورتهێنانی بازرگانی هەیە. واتە ئەو بەرهەمانە قەبارەی ئەو بەرهەمانە کە عێراق هاوردیانەکە لەم وڵاتانەوە زیاترە لەوەی کە بۆیان هەنارداکە. هۆکارەکەشی زۆر ڕوون و ئاشکرا لە بەرەوەی کە چی هەیە عێراق بۆی هەناردەی بکە بێگومان نەوت و ئەم وڵاتانە کە ناومان برد کەمتر پێویستیان بە نەوتی عێراق گەر نەوتیشیان بێ لە وڵاتانێکی تر زیاترەی کڕن و ڕێژەیەکی کەمتر لە عێراقەوە دابینەکەن. بەڵام ئەم وڵاتانە کە یەکێکن یان بەشێکن لە گەورەترین بەکارهێنەرانی نەوت لەسەر ئاستی جیهان کە یەکیان بێگومان بەڕوونی چینە، دواتر هندستان، یەکێتی ئەوروپا، کۆریای باشوور، ئەمریکا، ئەمانە هەمویان کڕیاری نەوتی عێراقن بۆیە لێرەیە عێراق زیادی بازرگانی هەیە لەگەڵم وڵاتانە واتە ئەو نەوتە کە ئەینێرە بۆ ئەو وڵاتانە ئەو بەرهەمانە کە ئەینێرە بۆ وڵاتانە زیاترە لەوەی کە لە وڵاتانەوە هاوردەی ئەکاوەکوتم. ئەمەش هاوسەنگی بازرگانی عێراق بوو لەگەڵ ئەو وڵاتانە کە بازرگانیان لەگەڵاکات و لەگەڵ زۆربیان زیادەی بازرگانی هەیە. هۆکارەکەشی نەوتی عێراق و هەروەها ئەو نەوتەیە کە ئەینەرێ بۆ ئەو وڵاتانە. ئێستا هەمەوێ جیاواز لەم بابەتە باسێکی بەهای دراوەکان بکەم. ماوەی 2 ڕۆژە کە بازاڕە جیهانیەکان
داخراون باسی نۆت و زێرتان بۆ ناکەم ئەمڕۆ لە بەرەوەی کە لەسەر ئاستی جیهان گۆڕانکاریان بەسەرا ناتوە باسێکی بەهای دراوەکانەکەم ئەوەی کە لە بەهای دراوەکانە زۆر گرنگە تمەنە کە بەرزبوونەوەی تۆمار کردووە بۆ باسی تمەنیش ئەچینە لای پەیامنێرمان لە تاران و قسەی زیاتری لە یەکەم بزانێکیم بۆچی تمەنە و بەرزبوونەوەی تۆمار کردووە بەڵام $100 ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 143,250 دینار بوو دابەزیوە دینار بەرامبەر بە دۆلار 100 پاوەند بە 189,000 دینار بوو 100 یۆرۆ بە 164,750 دینار مامەڵی پێوە کراوە $100 وەکوتم تمەن بەرزبوونەوەی تۆمار کردووە کە لە ماوەی ڕابردووە دائەبەزی بە تایبەتی دوایەوەی کە وڵاتانی ئەوروپی میکانیزمی گەڕانەوەی سزاکانیان چالاک کرد تمەن دابەزینێکی بەرچاوی تۆمار کرد لە ئێستاە بەرزبوونەوەی تۆمار کردووە و 1 ملیۆن لیرەی سووری بە 125,000 دینار بوو لە بازارەکانی هەرێمی کوردستان تا کاتی داخرانی بازار و 100 لیرەی تورکیش بە 3,575 دینار مامەڵی پێوەکراوەمە بەهای دراوەکان بوو ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بەڵام وەکو باسم کرد ئەمڕۆ کە ئەوەی گرنگ بوو لە بەهای دراوەکانە ئەو بەرزبوونەوە بوو کاتمەن بەخۆیەوە بینی بۆ مەبەستاچینە لای پەیامنێرمان سامان سلەیمانی لە تارانە و بزین هۆکارەکانی چین سامان سڵاوت لێبێ پێمان بڵێ بۆچی تمەن بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردووە. زریان سڵاوت لێبێ ڕاستیەکەی ئەوەیە کە بازاڕی ئێران بەدەست چەند دیاردەیەکی ئالۆزەوە ئەناڵێنێ کە بەڕاستی کاریگەری لەسەر نرخی تمەنداناوە بەردەوام یەکێک لەو هۆکارانە کە بە درێژایی ئەتوانم بڵێن 50 ساڵی ڕابردوو باس کراوە و داوا کراوە کە حکوومەت چارەسەری بکات و حکوومەت لەبەر دەرهاوێشتە جیاوازەکانی ئەو بابەتە کە کاریگەر ئەبێ لەسەر هەموو جومگەکانی ژیانی هاوڵاتیان بۆ ماوەیەکی کاتی هیچ حکوومەتە نەیوێراوە ئەمە بکە ئەویش هەڵگرتنی سیستمی چەند نرخیەوە تا دولار لە بازاڕی ئێرانە لانیکەم دوو نرخیە نرخێکی ئەو نرخەیەکەم بۆ نمونە ئەمڕۆ هەر دولارێ بەنەوە و تقریبان 8,000 لە بازاڕی ئێران مامەڵی پێکرێن نرخی دووەم ئەو نرخە فەرمیەیە کە بانکی ناوەندی ڕای ئەگەیەنێ بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و تەرخانیەکە بۆ هاوردەکردنی ئەو شتومەکانە کە بە شتومەکی پێداویستی خەڵک ناوی ئەبرێت و بۆ پارە بە بازرگانەکان دولار ئەدا کە ئەمڕۆ نرخەکەی بۆ نمونە هەر دولاری 72,000 بووە ئەم جیاوازی دوو نرخەش هەم کاریگەری لەسەر نرخی بازار داناوە هەم بە جۆرە لە جۆرەکان گەندەڵی دروست کردووە هەم وای کردووە کە کەسانێک بەو بەکایەکردن بە نرخەکانی بازار سوودێکی ئەتوانم بڵێم چەند میلیاری هەڵبگرن و لە ساڵانی ڕابردووشدا زۆر کەس لەسەر ئەو بابەتە دەستگیر کراون و ڕوبەڕووی یاسا بوونەتەوە بەڵام خودی ڕیشەی بابەتەکە هێشتا چارەسەر نەکراوە دوو بابەتی تریش هەن کە پەیوەستن بە بارودۆخی ناوخۆی ئێرانەوە پەیوەندی نێودەوڵەتیەکان بابەتی یەکەم چاوەڕوانیەکانی هەڵاوسانە کە لە ئێران پێوەڵێ ئینتزاراتی تەوەڕۆمی واتە ئەو هۆکارانەیە کە خودی بازار لەبەر ئەوەی کە ئاستی هەڵاوسان بەرزەوە چاوەڕوانی هەڵاوسانی زیاتریش لە کۆمەڵی لە بوارەکانانەکە ئەمە کاریگەرە بێ لەسەر نرخی دراوەکان لە بازار بابەتێکی تریش کە پەیوەندی هەیە بە بابەتە نێودەوڵەتیەکانەوە یا پەیوەندی نێودەوڵەتی ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوە بابەتی دیپلۆماسی ئەو مسجانەیە کە لەسەر بابەتە جیاوازەکان بۆ نمونە ئێستا لەسەر بابەتی ئەو ڕێکەوتنی ئێران و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و ئەگەری چالاکردنەوەی دووبارەی گەمارۆ جیهانیەکان دژی ئێران کە تا تقریبا کەمتر لە 2 هەفتەی داهاتووە بێ چارەنووسی لە ئەنجومەنی یاساییش نەتەوە یەکگرتوەکان دیار بێ هەر کام لەم بابەتانە هەر هەواڵێک هەر ئامارێ هەر بابەتێک لەسەریان بڵاو ئەبێتەوە یەکسەر لەسەر بازار کاریگەر ئەبێەوە کاریگەری لەسەر بازاردانێ هۆکارێکی تریشمان هەیە کە ئەمە حکوومەت بە هیچ شێوەیە خۆی قبوڵی ناکا بەڵام ڕخنەگران و تەنانەت زۆر جاریش ئەوانەی وا پێشتر وەزیر بوون یا سەرۆکی بانکی ناوەندی بوون دوجار کە لەسەر ئیشەکەیان نەماون ئاماژیان بەم هۆکارێک کردووە ئەویش چییە هۆکاری بەکارهێنانی نرخی دراوە لەلایەن حکوومەتەوە بۆ دابینکردنی موچە و معاشی موچە بگیران بۆ نمونە لە ئێستادا حکوومەت کە هاوردەیەکی کەمی دراو بە تایبەت دولاری هەیە لە ڕێگەی هەناردەوە دەستیەکەوێ بەکایەکردن بە نرخی دولار لە بازار هەوڵ ئەدا کە هەم سوودێک ببا هەم ئەوەی کە بۆ کاتێک بۆ نمونە نزیک ئەبینەوە لە سەری مانگ و کاتی پێدانی موچە نرخی دولار و بەرزەکاتەوە نرخی تمەندا بەزێنێت کە لەو ڕێگەیەوە بتوانێت بە دولارێکی کەمتر تمەنێکی زیاتری دەستکەوێت و بتوانێت موچەی موچەخۆران دابین کا بە تایبەت لەو کاتانە کە حکوومەت دەژێت گەماروی سەختایە وەکو ئێستاوە پێویستی بەوەیە کە ئەو پارانە
دابین بکات. سامان لەو بابەتانە باست کرد من باسێکی ئەو بەشەی ئەەکەم کە پەیوەندی بە بابەتە نێودەوڵەتیەکانەوە هەبوو لە بەرەوەی کە ڕەنگە خێراتر ڕووبن و کاردانەوەیەکی بەپەلەش لەسەر دراوی ئێران دروست بکەن. بەڕای تۆ ینی کاریگەری و کاریگەری ئەرێنی ڕێکەوتنی ئێران لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم زیاترە لە سەرتمەن یاخود کاریگەری ئەو دەنگۆیانەی کە ئەگەری هەیە میکانیزمی چالاکردنەوەی ینی میکانزمی گەڕانەوەی سزاکان چالاک بکرێتەوە کامیان لە ئێستاە فشارەکەی بۆ سەرتمەن زیاترە بەراورد بەوی تریان. بە درێژایی چەند مانگی ڕابردوو بە تایبەت دوای شەڕە 12 ڕۆژەکە بابەتی ئسنەبەک یا چالاکردنەوەی ئەو گەماروانە بابەتی سەرەکی ناوخۆی ئێرانە لە هەموو بوارەکانە لە سیاسی کۆمەڵایەتی فەرەنگی و ئابووریش. ئەوەی ئێستا لە نێوان ئێران و ئاژانس ڕوویداوە کاتێک گرنگ ئەبێ کاتێک ئەتوانێت کاریگەر بێت جگە لە کاریگەریە دەرونیە و دەرونیەکەی کە تا ڕادەیە توانی لەم چەند ڕۆژە تۆزە کاریگەر بێ بەڵام کاریگەریە سەرەکیەکەی کاتی دیارە بێ کە کاریگەر بێت لەسەر هەڵوەشاندنەوەی ئەو بڕیاری ئوروپا بۆ چالاکردنەوەی گەمارۆکان واتە ئەگەر ئەو ڕێکەوتنەی ئاژانس ئێران و ئاژانس نەتوانێت ئسنەبەک هەڵبوەشێنێتەوە نەتەنها کاریگەری نابێ بەڵکو ئەتوانێت دیسان بێتە هۆی گرانبوونی دلار لە بازارەکانی ئێرانە بۆیە ئەوە وەکو هۆکارێکی پێشوەختە و پێشمەرج سەیری ئەکرێت بۆ بابەتی ئسنەبەک بۆ بابەتی گەمارۆکان بابەتە سەرێکەکە ئسنەبەکە لە ئێستادا کە ئەتوانێت چ بە بوونی چ بە نەبوونی شۆکێکی ئەتوانێت بڵێم لانیکەم کورتماوە بە بازار بداوە نرخی تمەن تووشی گۆڕانکاری بکە بۆیە لە ئێستادا بەڕاستی بازار بە هەر هەواڵێ لەسەر ئەو بابەتە بە ئەرێنی یان نەرێنی کە بڵاو ئەبێتەوە کە ئەگەری هەڵوەشاندنەوە یا هەڵناوەشاندنەوەی بەهێسترەکە یەکسەر دشکردەوەی خۆی لەسەر نرخەکان نیشانەدات و نرخی دلار لە کاریگەری ئەبێ و ئەبێ بزانین لەم چەند ڕۆژەی داهاتوودا تا دیارکردنی ئەو چارەنووسە نرخەکان بەم شێوە بە ئاستێکی کەم کایی پێکرێت تا چارەنووسی ئەو بابەتە یەکلایی بێت. سپاس پەیامنەرمان سامان سلێمانی لە تارانەوە باسی هەموو ئەو هۆکارانەی بۆ کردین کە لەسەر تمەنی ئێرانی کاریگەریان دروست کردووە. ئەچمە لای بابەتێکی تر هەر دەربارەی ئێران. مانگی ڕابردوو هەناردەی نەوتی ئێران بۆ چین 123 بەرز بووەتەوە گەیشتووەتە بەرزترین ئاست لە کاتی دەست بەکاربوونەوەی ترامپەوە. وە کۆزانین ترامپ هەر لەگەڵ دەست بەکاربوونەوە بە فەرمانێک سیاسەتی ئەو پەڕی فشاری دژ بە ئێران خستە بواری جێبەجێکردنەوە کە ئامانج لی سفرکردنەوەی هەناردە و داهاتی نەوتی ئێران بوو. ئێستا بە گوێرەی ئەم داتایانە واشنگتن نەکەر نەیتوانی و ئامانجەکەی بپێکێت بەڵکو دووریشە لە گەیشتن بۆ ئامانجە ئەوترێت مەبەستی چین لە کڕێنی نەوتی ئێرانەوەیە کە وەک کارتێکی فشار لە کاتی دانوستانی بازرگانی لەگەڵ ئەمریکا بەکاری بهێنێت و پێیان بڵێت ئەگەر بێت و چین سزاکانی ئەمریکا پشتگوێ بخات ڕوبەڕووی شکستە بنەوە. بە گوێرەی داتاکانی کۆمپانیای کەیپلەر مانگی هەشتی ئەمساڵ کڕینی نەوتێران لەلایەن چینەوە گەیشتوتە بەرزترین ئاست لە کاتی جێبەجێکردنی سیاسەتی ئەو پەڕی فشاری دۆناڵد ترامپەوە. ئەوەش دەری دەخات کە گەورەترین کڕیاری نەوتی جیهان نەکەوتۆتە ژێر کاریگەری هەوڵەکانی ئەمریکا بۆ سفرکردنەوەی داهاتی نەوتی ئێران. مانگی ڕابردوو فرۆشتنی نەوتی ئێران بە چین لە ئاستێکدا بەرز بۆتەوە کە یەدەگی نەوتی بێکڕیاری ئێران کە چەندین مانگ بوو لە ئاوەکانی ئاسیادا مابەوە بۆ نیوەکەمی کردووە. لە سەرەتای ئەم ساڵەوە گەنجینەی ئەمریکا سزای بەسەر 127 نەوت هەڵگر و دەیان کەسایەتی و کۆمپانیادا سەپاندووە بە تۆمەتی هاوکاریکردنی ئێران بۆ فرۆشتنی نەوتەکەی و دەرباز بوون لە سزاکان. تارانیش دەڵێت ئەو سزایانە هێرشە بۆ سربژێوی هاوڵاتیان و ئەمریکا دەیەوێت بەم ڕێکارانە ئێران ناچار بکات ملکەچی واشنگتن بێت. لە کاتی دەستپێکردنەوەی کابینەی نوێی ترامپەوە هەندێک جار گەنجینەی ئەمریکا ڕۆژانە دامەزراوە کەسایەتی نوێی بەهۆی گواستنەوەی نەوتی ئێرانەوە دەخستە بلاکلیستەوە. بەڵام داتانوێیەکانی کەیپلەر دەری دەخات ئەمریکا دوورە لە ئامانجەکەی کە سفرکردنەوەی هەناردەی نەوتی ئێرانە. تەنانەت ئەگەر ساڵی 2025 بەگشتی هەتا ئەم مانگەش لە بەرچاو بگرین ئێران لە ماوەی 8 مانگی سەرەتای ئەم ساڵ بە تێگڕای ڕۆژانە 1.45 ملیۆن بەرمیل نەوتی بەچین فرۆشتووە کە بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی تۆمار کردووە.
ڕەنگە هەوڵەکانی واشنگتن بتوانن لە درێژمەودا بازرگانی نەوتی ئێران خاو بکاتەوە، بەڵام خواستی پەکین بۆ نەوتی ئێران تای تەرازوەکەی بەلای ئێراندا خستووە و پێدەچێت بەبێ یارمەتی چین سیاسەتی ئەو پەڕی فشاری ئەمریکا ڕوبەڕووی شکست بێتەوە. بە گوێرەی داتاکانی ئاژانسی نێودەوڵەتی وزە لە ئێستادا لە جیهاندا زیادە خستنە ڕوو هەیە بۆ نەوت و نرخەکەی بەراورد بە ساڵی ڕابردوو هەرزانترە. بە هۆیەشەوە شیکاران پێیان وایە کڕینی نەوتی ئێران لەلایەن چینەوە تەنها بەهۆی نرخەکەمەکەی نییە، بەڵکو چین دەیهەوێت ئەم بابەتەش وەک فشارێک بەکاربێنێت لە دانووسانە بازرگانیەکانی لەگەڵ واشنگتن. ترامپ لە کاتی دەست بەکاربوونیەوە باجی گومرکی بەرفراوانی بەسەر بەرهەمەکانی چیندا سەپاندووە و بەو هۆیەوە هاوردەی ئەمریکا لە چینەوە لە مانگی حوتی سەرەتای ئەم ساڵ لە 19 دابەزیوە. بەو هۆیەشەوە دەکرێت مەبەست لە بەردەوامی چین لە کڕینی نەوتی ئێران و پشتگوێ خستنی سزاکانی ئەمریکا بۆ سەرە وڵاتە بۆ وەرگرتنی ئیمتیاز بێت لە کاتی دانووساندنی بازرگانی لەگەڵ واشنگتن. ترامپ کە هاتەوە بۆ کۆشکی سپی و وتی فرۆشتنی نەوتی ئێران سفرەکەمەوە کەچی ئێستا بینین فرۆشتنی نەوتی ئێران لە ماوەی مانگی ڕابردووە بەرزترین ئاستی تۆمار کردووە لەو کاتەوە کە ترامپ دەست بەکار بووە. با لێرە هەندێک زانیاری و داتا لەم بارەوە بخەینە ڕوو. بەرزترین ئاستە لە دەستپێکردنەوەی کابینەی ترامپە ئەوەی کە لە ماوەی مانگی ڕابردووە ئێران فرۆشتوێتی و هەناردەی کردووە. هەناردەی نەوتی ئێران بۆ چین ئەگەر بمانەوێ باسی مانگی هەشت بکەین بە تێگڕایی 1.68 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بووە، 123 بەرز بووەتەوە. هەشت مانگی سەرەتای ساڵی 2025ش دیسانەوە بە تێگڕایی 1.45 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بووە کە ئەمەش بەراورد بە پێشووتر لە خۆی هەندێک بەرزبوونەوەی تۆمار کردووە. یەدەگی بێکڕیاری نەوتی ئێران واتە ئەو یەدەگە لە نەوتی ئێران کە لەسەر ئاوەکان بێکڕیار مابوونەوە هیچ شوێنێک نەبوو کە بیان کڕە و ئێران بۆی بنێرێت لە مانگی هەشتا 30 ملیۆن بەرمیل بووە کە بەهۆی ئەم کڕینە زۆرەی چینەوە بۆ 15 ملیۆن بەرمیل کەمی کردووە. ئێران بەگشتی لە 3.5 دلارەوە بۆ هەر بەرمیلێکە تا 6 دلار داشکاندن بۆ نەوتەکەیەکا بۆ چین. هەناردەی غازی شلی ئێرانیش بەرزبوونەوەی تۆمار کردووە مانگی هەشت 1.1 ملیۆن تۆن هەتا کۆتایی مانگی هەشت 1.1 ملیۆن تۆنی هەناردە کرۆ 180 بۆ چین بووە. یەدەگی نەوتی ئێران بەگشتی 208.6 ملیار بەرمیلە سێم گەورەترین یەدەگی هەیە لەسەر ئاستی جیهان. بەرهەمهێنانەکەشی ڕۆژانە 3.6 ملیۆن بەرمیلە لە 104 بەرهەمهێنانی هەموو جیهان لە ئێران بەرهەم دێت. بەکارهێنانی ناوخۆکەشی 1.9 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە ئەویتری هەنارداکە. با دەربارەی هەناردەکەشی ئەو گۆڕانکاریانەکە بەسەر قەبارەی هەناردەی نەوتی ئێرانە هاتووە زیاتر قسە بکەین. ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن بچینە زانیاریەکانی تر. ئەوەی کە ئەیبینین هەناردەی نەوتی ئێرانە لە ماوەی ساڵی 2012ەوە بۆ 2024. ئەوەی کە گرنگە لێرەیە 2 ساڵ دوای سزاکان هەناردەی نەوتی ئێران دابەزینێک یەکجار زۆری تۆمار کرد. لەو ساڵەیە کە دابەزینە زۆرەکەی تۆمار کردووە ڕێکەوتنی ئەتۆمی کە لە ئێران پێوترێ بەرجام کرا و فرۆشتنی نەوتی ئێران دیسان بەرزبوونەوەی تۆمار کرد کە لە دوای ئەوە ئامریکا تەکلایەنە لە بەرجام چووە دەرەوە کە ئەوەش دیسانەوە بوو بە هۆکاری دابەزینی فرۆشتن و داهاتە نەوتیەکانی ئێران. بەڵام ساڵی 2022 بەولاوە 2023-2024 تا ئێستاش فرۆشتنی نەوتی ئێران بەرز بۆتەوە. چەند هۆکارێکی هەیە، یەکیانەوەی کە ئێران فێر بووە چۆن خۆی لەگەڵ سزاکان بگونجێنە، چەند ڕێکاری هەیە بۆ ئەوەی کە شمولی سزاکان نەکات، نەوتەکەی هەناردە بکات و شەڕی ئۆکراینیش کاریگەری هەبووە لەسەر ئەم بابەتە. با زانیاری زیاتر وەربگرین لەبەرەوەی کە لە دوای شەڕی ئۆکراینەوە بۆ ئەوەی کە ئاستەنگ دروست نەبێت لە بازاڕی نەوتی جیهانە خۆی چاوپۆشی کرا لەو نەوتەکە ئێران ئەیفرۆشێ. با زانیاری زیاتر هەر لەبارەی فرۆشتنی نەوتی ئێران وەربگرین. کڕیارانی نەوتی ئێران بریتین لە چین، ئیمارات و سووریا. سەر و سەدانەوە دینەوتەکەی بە چین ئەفرۆشێ 1.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بە تێکڕایی. باسی ئەوم کرد کە لە ئێستا بەرزبوونەوەی تۆمار کردووە 200,000 بەرمیلی ڕۆژانە بە ئیمارات و 70,000 بەرمیلی ڕۆژانەشی بە سووریا فرۆشتووە هەتاوەکو ماوەی ساڵی ڕابردوو. ڕێکارەکانی ئێرانیش بۆ دەرباز بوون لەم سزانە بریتین لە بەکارهێنانی 400 کەشتی تارمایی کە ژمارەیەکی زۆریان لەلایەن ئەمریکا لە ئێستاە سزان خراوەتە سەر فرۆشتن بە پاڵاو گەسەر بەخۆکانی چین. ئەمە یەکێک لە هۆکارانەیە کە سەدانەوە زیاتر سەدانەوە دینەوتەکەی بە چین ئەفرۆشێت. تێکەڵکردن و گۆڕینی لۆگۆواتە لە وڵاتانی تر کە هەواڵەکەشی بڵاو بووەوە نەوتەکەی تێکەڵی نەوتی ئەو وڵاتانە کات و بەناوی لە ژێر ناوی نەوتی وڵاتانەوەی فرۆشێت. مامەڵە بە دراوی نیشتیمانی بۆ نمونە لەگەڵ وڵاتانی برێکس کە مامەڵاکات بە دراوی خۆیان مامەڵاکان شمولی سزاکان ناکات و بەکارهێنانی ناوەندەکانی گواستنەوەژێکێکی ترە لەو ڕێکارانە کە
ئێران بەکاری هێناوە بۆەوەی کە بتوانێت لە سزانە و دەوڵەتیەکان دەربازی ببێت. بەم هەواڵە ئێمە شاتینە کۆتایی گەشتی هەواڵابوووریەکانمان سپاسکە بینەرمان بوون و هەر شاد بن.